کۆبانی وا دەخنکێت لە نێوان چوارچەوەی گەمارۆیەکی توند و سەرماوە 9 ملیۆن مرۆڤ ڕوبەڕووی مەرگە بنەوە. ئەوەی ئێستا لەو شارە واگوندەکانی دەوروبەری ڕووەدا تەنها گەمارۆ نییە، بەڵکو سزای دەستە جەمعیە کە هەناسەی لە شارەکە بڕی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هاوارێکی بەپەلا ڕاستەی نەتەوە یەکگرتووەکانەکەن. کارەساتێکی مرۆیی گەورە لە ڕێگایە شارێک بێ ئاو، بێ کارەبا و بێ سوتەمەنی. لەوێ ماڵەکان بوونەتە ساردخانە و مناڵانی شەبنە یەکەم قوربانی. مانگی سووری کوردی بازارەوە ڕایەگەێنێ مناڵان لەبەر سەرما و نەبوونی دەرمان گیان لە دەسەدەن. ئەمە پێشێلکاری ڕوونی یاسانێ و دەوڵەتیەکانە. بڕینی شیری مناڵ و دەرمان و نان چەکی بێدەنگە بۆ کوشتنی خەڵکی مەدەنی. داواکاریەکە ڕوون و بێدەنگ نابێت. دەبێت دەست بەجێ گەمارۆکە هەڵبگیرێ، ڕێڕەوی مرۆیی بکرێتەوە و پێداویستی سەرەتایی بگەنە دەستی لێقەوماوان. کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەردەم تاقیکردنەوەیکی ئەخلاقی قورستایە. هەر چرکەیەک دواکەوتن لە دەستێوەردان واتە کۆتایی هاتنی ژیانێکی دیکە. پێشەوەی کۆبانێ ببێتە گۆڕستانێکی بێدەنگ، پێویستە جیان بەدەنگ بێت. پاراستنی مرۆڤایەتی بەرپرسیارەتی هەمووانە.